بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەشی دووهەمی ئەم بەرنامە تایبەتە با ڕەوشیات چۆ لە هەرێمی کوردستان با شێوەیەکی گشتی بەردەوامە لەگەڵتان. کاک بەختیار، کاگەردون و کاکەڵکەوت کۆمەڵە تێبینی زۆریان خستە ڕوو لەسەر هێماکانی هاتوچۆ. پێم خۆشە بزانم لەسەر کۆی قسەکانی ئەوان تۆ هیچ قسەیەک هەیە؟ گومانی تیانە کە ئەو حاڵەتانێن بەڕێزانە باسییان کرد هەندێکی جێی سەرنجە، بەڵام هەندێک کاری تریش هەیە بە ئەمە واقعی بین. ڕەنگە من خلافم هەبێ لە ڕاوبۆچوونی لە هەندێک لەو ڕاوباچوونانە ناکرێت کارێکە بێ زۆر لە قەباری خۆی گەورەتریکەی، یعنی هێمایەک تەختەکەی زرد بێ یاسپی بێ نابێتە موسەبیبی ئەوەی کە نسبەتی مردن زیاد بکە، کێشەی هاتوچۆ دروست بێ، قەیرانی هاتوچۆی زیاد بکە. حەزگەم یەک زانیاری بدەم لە هەندێک وڵات وا پێویستەکە بە گوێرەی ئەقلیمی ئەو وڵاتە ئەو هێمایە دابڕێژێت، یعنی هێماکانی هاتوچۆ ڕاستە ساندەرێکی جیهانی هەیە، بەڵام لە هەندێک مفرەداتە بواری ئەوەی پێ ڕەخساوە کە دەستکاری بکرێت. لە هەندێک وڵات لەسەر هێمایەکی نووسراوە ستۆپ، لە وڵاتێکی عەرەبی نووسراوە قیف، بچۆرە ئێران نووسراوە ئێستا، بچۆرە ینی هەر وڵاتێک لای خۆمان وا پێویستەکە هەندێک جار پێویستەکە بە زمانی شیرینی کوردی تۆ بنووسی. هێمایەکە گەر تەختەکەی زرد بێ سپی بێت ببوورە لە هەندێک وڵات ئەمەندە وڵاتێکی بەفراویە کە تەنانە درەختەکانیش سپیە چێتەوە لە گەردەلووری بەفراو ئەمانە، وا پێویستەکە کە هێماکان ڕەنگەکەی ئەمەندە جیاواز بێ کە لە بەفرەکە جیا بکرێتەوانێ. من خوازیارم لەوەی کاتێکە پێشنیار پێشکەش دەکرێت بۆ هاوردەکردنی هێمای هاتوچۆ بە هەماهەنگی لەگەڵ دەستگای ئەندازەی هاتوچۆ، خۆزگە لەس ئەوە پێوە نەبێ کە چ کۆمپانیای کەمترین تەندەر لێ بدا، ئەوە پێوە بێ کام کۆمپانیایە باگراوندێکی باشتری هەبێ وە سمپڵی جوانتر بێنێتە شارەکە. بەداخەوە لە وڵاتی ئێمە جۆرێک لە سیستەم هەیە کە زۆر بوارەکان و مەرافقی حیاتی دواخستووە، یعنی کاتێک لە مؤسسەیە کە بۆ نمونە لە هاتوچۆیە کاتێککە باز لەوە ئەکرێ پێویستمان بە هێمای هاتوچوێ مناقەسەی لەسەر ئەکرێت وە ئەعلان ئەکرێ وە تەندەرینی بۆ ئەکرێ و لە زەرفێکی داخراوە بێ کامیان کەمترە، ڕەنگە ئەوەی کە لە هەمویان کەمتر بێنێ خۆ ئەوی شەر قازاجەکە، بەڵام بەقەدر شارەزای ئەوەی نییە کە کەسێ نرخەکەی زیاتری نابێ و لە ڕووی کوالیتی شۆشتی باشتری شت بۆ دێنێ. لەبەرەوە گرفتەکانی هاتوچۆ هەندێکی لە دەسەڵاتی خۆی نییە، هەندێکی واقع حاڵی کۆمەلگاکەەوە ئەو سیستەمی کە ڕەگ و ڕیشەی داکرێ بۆ چەندین ساڵانی ڕابردوو پێویستە ئەم سیستەمە چارەسەریەکی بەسەرا بکرێ. بێگومان لە هەندێک وردەکاری ترە ڕاستە کەم و کورتی هەبووە. ئەوەش هەیە ڕەنگە بۆ نمونە باس لەوە دەکا هێماکە هەڵگیرا بەڵام دانەنرا، من ئەوەت پێ ئەڵێم ڕەنگە دانرابێ بەڵام تۆ نەتبینی بێ، بۆچی نەتبینی بێ؟ لەبەرەوەی ئێمە یەکێک لە بەدبەختیەکانمان ئەوەیە کە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ دەکات، هێماکانی هاتوچۆ دەبێتە لەوحەیەکی ئەلانات، ئیتر هەموو لیست و قوارە سیاسیەکان بە ماڵی خوانی دەزانن، بە ئارزوی خۆیەزان لۆگۆی پێوەکە، ڕسمی پێوەکە، چی پێوەکە پێوەیکە. لە کاتێکدا ئەمە شتیوانیە لە دنیادا هێمای هاتوچۆ مڵکی گشتیە، کەس بۆی نییە دەکرێت بڵێن بە پێنووسێکی شخەتێکی پێبێنێت. آخر ئەمە لە پێناوی بەرژەوەندی گشتیایە، تۆ لە پێناوی بەرژەوەندی خۆت یان قوارەکەت یان کەسێک ئەوێ حەزەکە ڕسمەکەی زیاترین بڵاو بکرێتەوە و زیاترین دەنگ بێنێ، لە کۆتاییدا ئەوەی دەبێتە کۆچی قوربانی هێماکانی هاتوچۆیە. لە دوای هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڕێستان ئێستاش بڕۆن ئاسەواری ماوە، نە هێمایەک مانوک و پێویست لە دەروی شارماوە لەو شارماوە ناچارە بین هەندی هێمایەکە سعاتی خەریکە بین لەزگەکەمان بۆ لێ ناکرێتەوە. ناچاری چی دیەکەی نەبوونی هێمایەک باشترە لە هێمایەکی ڕۆحکێشرا و شێوێنراو، لەبەرەوە تۆ لایەوەی تا ئەو دەمی کە هێمایەکی باشتری دەسەکەوێت. گرفتەکانی هاتوچۆ زۆر لەوە گەورەترە یارمەتی بێ ئەفورە، یعنی باسی ئەو ڕەنگی هێماکان کراکەوە گرفتێکی گەورە بێ. کاک بەختیار ئەو ڕەنگانە هەرێکی تعبیر لە شتێکەکە گومانی تێدا نیە، یعنی کاتێک کە تۆ بە هەڵەو جێڕایی دایان یا کووە سیستەمە گۆڵ جێڕابێت بە هەڵەو جێڕاویدا نراوە تەختەکەی جیاوازە تەختەکەی جیاوازە عزیزەکەم ئەمەیان تەختەکەی سپیە ئەوەی کە تۆ ئێڵەی تەختەکەی زەردە هەڵگەڕاوە. حەزەکەم یەکشت بەڕێزت بڵێم ئەو هێمایە کە تەختی سپیە ڕەنگە لە هەندێک وڵاتە بۆیشی بەرێلایانی هاتوچۆ بە باشی نەزانێت دەبینێت، بۆ وڵاتێک بە وڵاتی بەفرناسراوە دەتۆ هێماکانی با تەختی سپی بێت کاک بەختیار، یعنی تو بین باشتر کەواتە کێشەکە بەڕاستی ئەزان چۆنە هێمایەک تەختەکەی تۆزی ڕەنگی جیاواز ئەمە کێشە گەورەکە نییە کاکە ئەم هێمایانە ببوور ئەگەر یارمەتی بێ ئەم هێمایانە تعبیر لە چیەکە تعبیر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکە. من ئێستا غەریب یەکەم بێم ئەم وڵاتەوە کە ئەما بینم زانم هەتا
چ ئاستێ کارایە ئەم بەڕێوبەرایەتیە یعنی تۆ بە منەڵی ئەڵەی فەرقی نییە کاکە فەرقی زۆرە ئەم ڕەنگە تعبیل لە دەڵێم منەڵی تۆ دانراو نەبیراوە کاکە نەدان نراوەەوە من تەحەداکەم دان نراوەەوە ئەوە بۆ چوونی خۆتە وەرە من سەدەها ماشت بوو هێنم ئەمەونەت بۆ هێنم کە بە دیکومنت لامانە بەهۆی هەڵمەتەکانی هەڵبژاردن و نانە لاریم لەوە نییە لاریم لەوە نییەوە 100 شتێکە زۆر من تێیت دەکەم 100 بەس ئەگەر تۆ بڵێ ئەم هێمایە کە من بۆ نمونە بردم دایانناوەوە من ئاگام لێ نیە دانراوەتەوە ئەمیان وانە ئەمەی کە بڵی ڕەنگەکان لێرە و لەوێ فەرقیە فەرقیە ڕاستە قیف و وەستانەکە ڕاستە لە هەر شوێنێک فەرقی هەتا پارکیش هێمای پارکیش لە وڵاتی وڵاتێکی ترە گۆڕێ بەڵام ئەم هێمای شتێکی زۆر ستاندەر و عالەت لە هەندێک هێما هەیە دەکرێت دەستکاری بکرێ من لە هەندێک سەرچاو بینیمە لە هەندێک شوێن هەیە هێمای هاتوچۆی دانراوە ناوخنی یاخود کرۆک و ناوەرۆکی هێماکە چی بێ باشە ڕسمی دڵێکی سووری لەسەر کراوە تخوا من لە ئێوە پرسمەگە لە وڵاتی ئێمە هێمایکی هاتوچۆی ڕسمی دڵێکی سووری لەسرا بکرێ خەڵک چ توانجێکی لێگرە و چۆنت لێ قوبوڵەکە بۆڵی کاکە ئەمە ڤەڵانتاینە ئەمە بەڕێبەرایەتی هاتوچۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا دانرا و ئەرزی واقع و جێبەجێ دەکرێت لە وڵاتە گوزارش لەوە دەکات کە هێماکانی هاتوچۆ گوزارشێکە بۆ حیات کە دڵ نەبزی حیاتە و کە دڵ سەرچاوی حیات ئەگەر مرۆڤیش دەمرێ بە شێوەیەک لە شێوەکان مەسج دەنێرن بۆ شۆفێران بە هەموو جۆرەکانی یەکێک لە مەسجەکان ئەوەیە کە دەکرێت لە هەندێک شوێن هێماکان دەستکاری بکرێت بە گوێرەی داخوازی ئەو کۆمەلگایە عفو کاک بەختیار باسەوەی کە ڕەنگەکان ڕاستەکەی بەس ئەوە مەسەلەن لە هینی جادەیە لە خەتی جادەیە مەسەئستا سوید و نەرویج بەچی لێکی جیاکەیتەوە زەلام نییە بزانێ حدود مەسەلەن سایتەرەیەک نییە شتێک نییە کە خەتەکە بوو بەزەرد ئەو نەرویجە خەتەکە سپی بووە سویدە حدودی نەرویج و سوید بۆی لێک جیاکرێتەوە ئەمە یەک پرسیاریشم لە کاک بەختیار هەیە لەسەر هێماکانی هاتووە تا ئێستا ئەگەر حادیسەیەک بوو بێت مەفرەزەی مرور کە چووە کەشفەکە چووە غەرامە کراب یان بڵێن یا بێتی بەسەر یەک لەو لایەنە لەسەر ئەساسی هێماکانی هاتووە مەبەستەوەی هێماکانی هاتووە هاوکار و یارمەتی دەری ئێوە بوون لە کاتی ڕووداوەکاندا حاڵەتێک هەیە لە لای خەتابانی سەرەکی کاروان ئەگەر لایانی ئەگەر ئەفسرانی هاتوچۆ لایانی هاتوچۆ ئێمە حساب بۆ هێمای هاتوچۆنەکەین ئەی بەدبختی بۆ هەموو کەسێک ئەی چه حسابی بۆکە چۆن حسابی بۆ ئەخرێک حاڵەتێککاری دەکرێت بنەمای دانانی یاخود دابشکردنی خەتاباری لە ڕووداوی هاتوچۆیی دەگەڕێتەوە بووی چه موسببی ڕووداوی هاتوچۆیەکەیە یعنی بۆ نمونە ئۆتۆمبیلێک لە شقامێکی لاوەکی بچێتە سەر شقامێکی سەرەکی پابند نەبێ بە مەسەلەی پابند بوون ئایا هێماکە سێگۆشێکی هەڵگەڕاوە یان هێماکە ستۆپە ئەگەر هێمایشی لێ نەبێ دەبێ بزانێ پێشڕەوی هەر بۆ ئەمیە چارێ کاتێککە مولتەزیم نابێ و بە خێرایەکی زۆر بە سیمرارێتێکی زۆر دەڕات دەچێتە سەر شقامەکە ڕووداوێکی پێکدادان ڕوودەدات ئێمە چه موسەببی خەتا ڕووداوەکەیە ئەوەی کە لە شقامە لاویشەکە دەرچووە کەواتە چۆن ناگەڕێنەوە بۆ هێماکانی هاتوشۆ بێگومان دەگەڕێنەوە بۆ هێماکانی هاتوچۆ لەسەر زەو ئەوە کار دەکرێت بەڵێ وایە من حاڵەتەکە من ئەوەیە لای ئێمە حاڵەتێک باوە هەر سارێک لە دو لە سیارەیەکی کە بە خەتای ئەوەی دواوەی چەنەها شوێنمانەیە خەتی پەڕینەوەی خەتی عبورە پەڕینەوەی نەفرێکە پڕێتەوە ئەوی پێشەوەی ئیستۆپ ئەگرێت چی باشە کە ئیستۆپ ئەگرێ مەسە ئەوەی دواوەلی یەک حسابی ئەوەی بۆ کردووە خەتائیرە بەسەر لێرە دووشت هەیە ئەم بەرنامەیە بۆ چی کراوە ئەم بەرنامەیە بۆ کراوە یەک لە سەرەتای بەرنامەکە ئەبەڕێسان ئاماژەتان بۆ کرد ئێمە دیاردەکان دەستنیشان بکەین دەردەکە دەستنیشانکەین پاشان بە دوای چارەسەرا بگەڕین یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە پێشخستنی دەستگای هاتوچۆ و بەرفراوانکردنی ئاسۆی بیرکردنەوەی ئەفسرانی هاتوچۆ لەوەی کە وەکو کاکەکەوت ئاماژەی بۆ کرد جاری وای پێویستەکە تۆ کۆمەڵێک ئەفسەر بنیتە دەروی وڵات بۆی فێری ئەو بەڕاستی نایشارینەوە تا ئێستا ناڵێن هیچ ئەفسەرێک نەڕۆشتە دەروی وڵات بەڵام کەمترین ئەفسەری پلەپشوک ڕۆشت بۆ ئەستی پێویستانە جاری وایە ئەفسەرێکی پلەدار دەڕوا لە دوای زەمانێکیان دەگوازرێتەوە یان خانەنشین دەبێت بەڵام ئەفسەرێک گەر پێی ملازم بێ من دڵنیاتەکەم تا 20 ساڵی تر لە دەستگای هاتوچێ ئەگەر بمێنێت و ئەمێنێتوانێت چکە هیچ ڕێگریەک نیە لەوەی کە بمێنێتوانێت ئەمە پێویستە کە حکوومەت بایەخێکی زیاتری پێ بدە ئەمە کارەکەی تر کە بەڕێزت باست لەوە کرد کە چۆن اعتیبار بۆ هێماکە دەکرێت وتم حادیسەکە ڕوایەت لا ئێمە حاڵەتێک سارە لە دووە لێت بە چۆنی بێ خەتای ئەوە ژینە ئەمە یەک ڕەنگە هەڵەیەکی شایع بێ لە ناو دەستگای هاتوچۆیە کە مەفهومێک هەبێت لە ناو کۆمەلگایە کە مەفهومێک هەبێ هەر ئۆتۆمبیلێک لە دوای خۆی پیشە بە ئۆتۆمبیلێکی ترا خەتای ئەوەی دواوێ ئەمە لە چی وەرگیراوە ئەمە هەچەنەش کارێکی ڕەهانیە دەبێ ئەفسەرانی ئێمەش هەندێک حاڵەت هەیە باشی بکەنەوە بۆ ئەوی باشی بکەنەوە پێویستمان بە خول و بەرفراوە
من لێت ناشارمەوانێ ئەو زانیاریانی لە ڕێ ئەتەرنێت دەسم نەکەوێت لە ڕێ ئەو پێشانگانی کە ناو بەناو لەنێو هەرێمی کورسانە دەکرێتەوە پێشنگای کتێب دەکرێتەوە لەسەر ئەرکی خۆمان دەچین کتێب دەکڕین سەرچاوی ئەو تۆمان نییە بۆی فێری زانیاری بین من تا ئێستا وڵاتێکی ئەوروپا مەبینەوە تا بزانم چۆن معالجی اختناقی مروری دەکرێت چۆن ئەمەندەی گیانێکمان بە ئەتەرنێتە بە سەراحەت یعنی یەکێک لە بەزەیەکانی خواوەیە کە زانستێک هەیە و ناوی ئەتەرنێتەوە کە بۆتە سەرچاوەیەکی زانیاری بۆ ئێمە بەڵام بەشداری ئەوەندە خولمان نەکردو لە دەروی وڵات تا شتی لێەوە فێربین ئەمە لە چی وەرگیراوە عزیزەکەم ئەمە لە وەرگیراوە یەکێ لە بنەماکانی لێخوڕین لە مانۆڕەکانی لێخوڕین بەڕێزکا کەڵکۆت باش لە حقەتە دێدەکە شتێک هەیە پێی دووترێ مەسافەی ئەمان دەبێ مراعاتی مەسافەی ئەمان بکەین شۆفێرێک ئەگەر مەسافەی ئەمانوەکو پێویست مراعات بکە ئەگەر ئۆتۆمبیلی بەردەمی لە پڕیش بوەستێ پێڕائگا قورتار بەیان ئۆتۆمبیلەکەی ڕابگرێ بەڵام شۆفێرانی ئێمە من لە جنابەت دەپرسم وەرە سەر شقامی بازنەی بەریک مەحموود وەرە ڕێگەوبانی دەرەوە بزانە و سێبەر بەدواتەوە نییە منیش گومانی تێدانێ لە پڕ لە بینی دوو درەختە منداڵێک ڕابکات یان داڵغەم ڕۆشتی بێ و لە پڕ لەم پڕێک بێتە بەردەمم پێ دەخەمە سەر پایدەری ئیستۆپەکە گوناحی من چێ لە دواوەریە مەدەن ئەبێ لەو کاتە شابڵەن خەتای توێ لە پڕ ئیستۆپت گرتووە ئەمە سەرچاوەکەی لە وەرگیراوە بەڵێ زۆر سپاس کاگەڵ کەوت دێمە لای جەنابتان دەزانین لە کوردستان هەر کەسێک بێوێت ببێت بە شۆفێر بەدەر لەوەی مەرجی تەمەنمان هەیە دەبێت بڕات لە نووسنگەکانە خولێک ببینێت لەو خولەش ینی کۆمەڵێک پرسیار کە بریتین پێما بێت لە 400 پرسیار پێکاتوە و جەنابەت بە هاوکاریکردنی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی ئەو پرسیارانە داناوە و هاوکاریان بووی پێم لە دوای ساڵی 2005ەوە بووە ئەم کارت کردووە تێبینی تۆ چییە بە شێوەیەکی گشتی لەسەر نووسنگەکانی شۆفێری و ئایا ئەم پرسیارانە لە ڕووی ناوەڕۆکی پرسیارەکان و لە ڕووی ئەو وێنانەی کە دانراون لەگەڵ کوردستانە تا چەند پێک دێنەوە بیرۆکەی دانانی ئەو پرسیارانەوە تا ئەو 400 پرسیارە دەگەڕێتەوە بۆ بیرۆکەی دانانی نووسنگە لە ساڵی 2023ەوە گفتوگۆی لەناو بەڕێوەبەرێتی هاتوچۆ دروست بوو بە تایبەتی دوای هاتنەوەی بەڕێز کاگلیوا عومەر کە بووە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی ئەو ئیداری ئەو کاتە قسە لەسەرەوە کراوە بە هاوکاری بەڕێز کاک عوسمانی حاجی مەحموو و هەندێک خەڵکی تر کە هاتوبوونە پێشەوە ئێمە ئەم شێوازی مۆڵەت پێدانی تۆچیتە سەر ڕەمپەیەک و یەی لە شوێنێکا پارک دەکەیت و بە ڕقم هەشتێکە مانۆرێ جێبەجێەکەی ئەمە بەعمل نایە پێویستە ئێمە سیستەمێدا بنین بیرمان لەوە کردەوە یەکەم لە یاسا عێراقیەکەیە گەڕاین شتێک هەبوو سەبارەت بە نووسنگە یعنی ئەڵێ هەموو محافەزەیە هەموو پارێزگایە بۆی هەیە میکانیزمی تایبەتی دابنێ بۆ مۆڵەت پێدان کە گونجاو بێت لەگەڵ ناوچەکەی خۆی و لەگە گەشەکردندا ئێمە ئەمەمان هێنا گەشەمان پێدا لەگەڵ لیژنەی یاسایی بەڕێوەبەرێتی هاتوچۆیە گەڵاڵەیەکماندەی ئامادە کرد و نردمان بۆ پارێزگای سلێمانی لەناو ئەنجومەنی پارێزگا دەنگی لەسەردرا و قبول کرا بەوەی کەوا لەناو پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێ بۆی ئەمە جێبەجێ بکرێ ئێمە کۆمەڵە شتێکمان کرد یەکەمین شت پێویست بوو کتێبێکمان هەبێ ئەو کتێبە پشتی پێ بەستین ئێمە هاتین من هاتم کتێبەکەم لە دانیمارکیەوە چاپی دووەمم کرد چاپی یەکەم لە سەردەمی کاکفەریدون عەبدولقادرا کردم چاپی دووهەمی گەشەمان پێدا فراوانترمان کرد لەگە کتێبی هێماکان لەگەڵ کتێبی 400 پرسیارەکە ئەم 400 پرسیارە کە ئێمە ئامادەمان کرد ئەساسەن لە یەکەمین خولی ئیمتیحانەکاندامە جارێ بەر لەوەی ئەوە باسکەم ئێمە ئەنجا پێز و مامۆساکان پەروەردەکەین یەکەمین دەورە ئێمە دەوری 145 ڕاهێنەر هاتنە دەورەوە ئێمە لە بەکرەجۆ دوایە لە ڕێکخراوە دیموکراتیەکان پەروەردەمان کردن ستانداردی ئێمە ئەو سەردەمە بۆ ڕاهێنەر بۆ دەورەکەی جیاواز بوو لە ستانداردی دەورەکانی تر لێت ناشارمەوە دەورەکانی تر وردە وردە ستانداردەکە هاتە خوارەوە ئەو ڕاهێنەرانی پەروەردەکران لە ئاستی ئەو خولەی قۆناغی یەکەمان نەبوو ینی کۆمەڵە خەڵکی پێگەیش یەکەم ئەبێ مامۆستا بەلای کە مۆشادی شەشی ئەعدادی هەبێ لەمەیە هەندێک کەس چاوپۆشی لێکرا ئەو کەسە ئەبێ هەندێک وانە هەیە بیخوێنێت جگە لە مەسەرەی میکانی کوتوند و تۆڵی ئۆتۆمۆبیل و لایەنی هێماکان و مانۆرەکان ئەبوایە لە ڕووی پەروەردەیەوە بزانێت محازەرە بڵێتەوە مامەڵی پەروەردەیی لەگە خەڵکانی گەورەیە بکە هەموو ئەمانەمان هەبوو دوایەوە کە ئەم نووسنگانەماندانە یەکەمین دەورە پرسیارەکان ئەو 400 پرسیارە لە دانیمارکیە پرسیاری وا هەیە ڕاستێکی تایە پرسیاری وا هەیە سێ ڕاستی تایە پرسیارێکی وا هەیە دوان بە دوانە پرسیاری حەسەبی پرسیار کەوتووە چونکە لە سیستەمە دانیمارکیەکە ئەمە وا دروست کراوە تۆ ئەبێت لە مانۆرەکە تێبگەی اینجا ئەتوانی وەڵامی پرسیارەکان بیتەوە ئەگەر لە مانۆرەکە تێنەگەی ناتوانانی وەڵام بیتەوە من سەفەرێکی ئەوروپام کردەوە بۆ ئیمزاکانی بزوتنەوە ڕفراندۆم بر بۆ نیویۆرک و ئەو وڵاتانە ئەمان دەستیان بە ئیمتیحان کرد لە ئیمتیحانە لە مەجموعی بۆ نمونە 50 کەس دەچوونە ئیمتیحانەوە 2 کەس دەرەچوو یعنی وتیان ئەمە بۆ بەڕێوەبەرێتی هاتوچۆ
ناکرێ ینی تعجیزیە ینی وا دەکات تۆ لە ساڵێکان نتوانانی 50 ئیجازە بدەیت یا 100 ئیجازە بدەیت هاتن کە هاتمەوتیان چارەسەر بۆ ئەمە چییە تم ئەساسن سیستەمە دانیماجێت کە من تەرجەمەم کردو ئەوەیە بەڵام ئەگەر ئێوە بتانێت تۆزێ ئاسانی کەن کە بگونجێت لەگەڵ عقلەتی ئەم وڵاتی ئێمەیە وا بکەین هەر پرسیاری ڕاستێکی تیاوێ بەڵام ئەو ڕاستە هەڵبژێرین کە زیاترین مەترسی هەیە لەسەر شەقامەکان ینی کامی ئەبێ سایق بەرامبەری زۆر وریابێ هاتین ئەمەمان کرد 400 پرسیارەکەمان کرد خەلەلەکە لەم مەسەری 400 پرسیارەیە چەند ئیشکالیەتێکە یەک بەشێ لەو وێنانی کە لە بەرەوەمە دانیمارچیە یا عالەمیە ئەو وێنانە لەگەڵ جەوی کوردستان و هێما و هێڵ و جەوی هێنا جۆرێ ناکۆکە بەڵام لە قۆناغی دواترا بیرم دێ بەر لەوەی کاکفەریدون لە بەڕێوەبەرێتی هاتوچۆ بڕوا دانیشتێکمان کرد کاک بەختیاریش لەوێ بوو وتمان بێنین ئەم 400 پرسیارە وێنی خۆماڵی بۆ بگرین و پرسیارەکان گەشەی پێ بدەین و وای لێ بکەین و ئیشی لەسەر بکەین ئەم 400 پرسیارە بۆ ئەوە نەکرا نووسینگەیەک خوێندکارێ فێرخوازێ بێ بچێتە ناوی 400ەکەی پێ لە بەرکە دا بچێتە ئیمتیحانەوە لە 25 پرسیار 23 ڕاز بێ و هیچێ لە مانۆرەکان نەزانێت بەڵێ اینجا ئێستا یەکێ لە ئیشکالێتەکانی ئەو 400 پرسیارە دوو جۆر نووسینگەمان هەیە کۆمەڵی نووسینگەمان هەیە کە بە دڵسۆزی ئیژەکەن پابندی ڕێساو یاساکانن بۆ گیرفان ئیژ ناکەن بۆ گیرفان ئیژەکەن بەڵام بە پلی یەکەم بۆ گیرفان ئیژ ناکەن کۆمەڵی نووسینگەشمان هەیە بۆ بەرژەوەندی شخصی ئیژەکە هەردووشان خەڵک ئامادەکەن بەڵام ئەم شۆفێر ئامادە دەکا ئەو مۆڵەت بەدەست ئامادە دەکا مۆڵەت بەدەستەکە ئەچێتە ئیمتیحانەوە 23 دێنێ ئەمیتر ئەچێ 20 دێنێ لە 25 بەڵام شۆفێرە ینی لە مانۆرەکان تێگەیشتووە بۆیە ئێمە بۆی ئەو خەلە لە کۆتایی پێبێنین پێشنیارێک کرا لەو سەردەمەی کۆنا کە ئێمە بۆ پرسیارەکان نەکەین بە نۆسە بیکەینە نۆسەوە دوو ئەوەی کە لە لای بەڕێوەبەرێتی هاتوچۆیە لەبەر دەستی نووسینگەکانان نەبێ یعنی لەو پێ نۆسە 400 لە بەردەمی بەڕێوەبەرێتی هاتوچۆ بێ و 900 تریش لە بەردەمی خەڵکا بێ بۆ ئەوەی ئەو کاتە لەو 900 بە حساب تۆ ئیمتیحانەکەی کە تۆ نەوزانی ئیمتیحانەکە چییە ئەو کاتە بی لە مانۆرەکان دەکەیتەوە بەداخەوە لە قۆناغەداوە بوو کاکفەریدون گۆڕانی بەسەراهات ئەو مەسەلەی لە دوای ئەوە جێبەجێ نەبوو من پێم وایە سیستەمی نووسینگەکان کە زیاتر لە سلێمانی پێڕەوەکرێ لە هەولێر پێڕەوەکرێ بەس بە شێوازێکی تر یعنی شێوازێکی کەمتر کاریگەری لەسەر فێربوونەیە چونکە لەوێ مەلزەمەیەکە تێ بۆ هێماکان و هەندێک یاسا و ڕێساکان هەندێک سەعات پێ لێ خۆڕن بەڵام بڕوا لەسەر ڕەمپۆشتەکانیش ئیمتیحان بدا ینی جیاوازیەکەی لە بینی ئێرە و ئەوەیە نووسینگەکان بۆ خۆیان باشن بەڵام چۆن بەکاری دێنی یعنی وەکو ئەوە وایە تۆ چەقۆ ئەتوانی بەکاری بێنی خەیاری پێلتکەی سێوی پێلتکەی ئەشێ زەلامیشی پێ بکوژی بڵێ ئەو سیستەمە پێویستی بە تۆکمەکردن پێویستی بە خۆماڵیکردن پێویستی بەوە هەیە یەک ڕاستیتیانە بێ بەڵکو بە پێی مانۆر بێ وەڵامەکان بۆ ئەوەی ئەو کەسی کە ئەچێ مۆڵەت وەرەگرێ ئەگەر لە مانۆرەکە تێنەگەیشت بێ ناتوانێت وەڵامی باتەوە بڵێ کاگەردون بە قسەکردن لەسەر نووسینگەکانی فێربوونی شۆفێری تێبینی چیە لەسەر ئەم نووسینگانە و تێبینیشت چیە لەسەر ئەو 400 پرسیارە کە لەلایەن کاکەڵکەوتەوە هاوکاری بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی کردو و ئەو پرسیارانەدا بە دەستخۆشیەوە بە کاکەڵکەوت ینی بۆ وەختێکە ئەو 400 پرسیارەی داناوە بەڕاستی ینی شتێکی زۆر باش بۆ و دەستخۆشی لێەکەین ینی لە بینی دوو قەوسا چەند هەڵەیەکیشی تایە لە 400 پرسیارەکە ئەمە لەلایەک بەڵام هەر ینی شایانی فەخرە بەڕاستیش دەست شوێنی دەستخۆشیە بەڵام ئەمڕۆوەکو پێشنیارێک ینی منۆکو پێشنیارێ بە حکومی کاک بەختیار لێرەوەکو نوێنەری بەڕێوەبەرەتی هاتوچۆ ئێمە توانی شتێکی تر بکەین بۆی کە زیاتر شۆفێر دەوڵەمەند بکەین لە ماست ئەم 400 پرسیارە با بکەین بە 500 پرسیار ئەم 500 پرسیارەش با بینین لەسەر شەقامەکانی سلێمانی تەسویریکەین لەمە ئێمە دوو شت ئیسفادەکەین یەک ئێمە بەلایانی کەمەوە 400 یا 500 شوێن ئاشنا ئەکەین بە لایەنە یاسایەکەی ئاشنا ئەکەین بەکێ بە شۆفێرەکانمان ئەمە لێرەیە تۆ ینی زۆر هێما هەیە لە نووسینگەکان ئەڵێ باشە خۆمە لەلای ئێمە نییە ئەمە لە فڵان جێگە نییە بەڵام تۆ 400 شوێنت هێنا 400 یان 500 شوێنت هێنا با بڵین فێرخواست چوون لێ ممارەسەی لەسەر کردکەوە فێر ببێت تۆ ئاشنات کرد بەوەی کە تۆ 400 تا 500 شوێن ئاشنایە بە یاسایی بڕوە ئەمە لەلایەکی تر تۆ زەختێک یا جەختێکەکەیتەوە سەر بەشی ئەندازە کە تۆ 400 تا 500 شوێنت بە یاسایی بۆ دابنێ بۆی تەسویری کەیت بۆی ڕسمی بگریت بۆی کە تۆ چیت بۆ بکە بۆت بۆ بکەکەوە تۆ توانی سیدیەکی لەسەر دروستکە یا بەرنمەیەکی لەسەر دروستکەی یعنی تۆ لەم حاڵەتەیە تۆ لە دووش حاڵەتە ئیسفادەی لەکەیت یەکیان هەم شۆفێرەکەی هەم بەشی ئەندازە 400 تا 500 شوێنمان بە باشی بۆ دابی نەکات ینی تۆ ئەمە لەلایەنی سیدێکەوە لەلایەنی
یعنی وەکو هەڵکەوت فەرمووی ینی ئەو لە سیستەمێکی دانیماچیە بەڵام ئەوی کە زۆر سەیرە ینی بەڕاستی ئەو لەوانەیە وەڵامەکەی لای کاک بەختیار بێ ئەمە خۆی سیستەمێکی ئەوروپیە باڵی دانیمارچیە باشە ینی ئۆکەی وەختی خۆی زۆر باش بوو بەڵام باشە بۆ مۆڵەتێکی دانیماچی ئێستا گەڕم ڕۆبێتەوە بۆ ێرە بۆ چی کارتێکی بۆکەی کارتێکی زانیاری بۆ ناخۆ یان مۆڵەتێکی ئەوروپی ینی لە وەڵامە لەو وەڵامەکەشی جێڵین بۆ کاک بەختیار خۆی جوابمان باتەوە بەڵام من زۆر ئەو پرسیارم کردو یەکێک لەو جوابەکان ئەڵێن کارمەند نازانێ ئەمە چ مۆڵەتێکە ماڵعیلم هەمووی ڕسمی لەسەر جاخۆی ئەمەش لە خۆیان مەینەتیەگە تۆ کارمەندێ نەزانێ ئەمە مۆڵەتە نەزانێت لە ڕسمەتێ نەگامە خۆی مەینەتیە تۆ بینیتە سەرجادە و با بڵێن نوێنەرایەتی یاسا بکات ئەمە لەلای ینی پێویستە بەڕاستی چایە بەو مەسلەیە شابخشێنرێتەوە لە مەسلەی نووسینگەکانە بە شێوەیەکی عام ینی ئەمە بەرگری شارستانیمان نییە لە نووسینگەکانە بەڕاستی بەرگری شارستانی پێویستە بدا بنرێت ینی کە بۆ نمونە ئێمە کاتێکە ئاگرکوژێنەوەکمان هەیە من لە مقابلێکە لە بەنامەکەی کاک بەختیارە من مجموعی معلوماتی باشم وەرگرە ئەو کاتەی کاک وەبزانام نەخی خەڵوەتت لەگەڵا بوو یعنی ئەمە تۆ لە نووسینگەکانە تۆ بێنە تۆ نووسینگەکانە بیکە ئیجباری کە بەسەر نووسینگەکانە بە چەند سعاتێکیش دەرسی بەرگری شارستانی بخوێنن کاتێکە پێکدانێکە بێت ئاگرێکەکەێتەوە تۆ چۆن تەعاملکەی لەسەرەوە یا ئاگرکوژێنی کە پێێتە ئایبزانی مە سالمە یان مەزبوطە یان نا اینجا دوایەوە لایەنی دەرونیش بەڕاستی ینی لەگەڵ ڕێزم ئەمە باسی شتێکەکەین باسی نیسبەتێکەکەین ینی ئەمە ناڵین هەمووی وایە بەڵام بە نیسبەتێک شۆفێرەکانمان لاین پەلەیانە ئەوەی کەس لای هەمووشمان ئاشکرایە چ لە دایرەکانە یا لە علاقەی ئیجتیماعیەکەیە موعید زۆر احتیمامی نییە لە وڵاتەیە یعنی تۆ بۆچی پەلەتە ینی تۆ لایانی نفسیە بێت تۆ بەلایانی کەمەوە چەند دەرسێکی لایانێکی نفسیت هەبێت ینی بۆ نمونە تۆ ڕێ بۆ فەحسی چاو بەس بۆ فەحسی چاوتە بۆ لایانی دەرونی نەبێ ینی تەخسیسێ نەکرێت لەسەر لایانی سایکۆلۆجیەکەش و لە کاتێکیشدا کە تۆ مخالەفە ئەکەیت چەند جارێک حەقە لای خۆیان ڕیکۆرد بکرێت لای ئەمان ڕیکۆرد بکرێت کە تۆ چەند مەرحەلەیەکت بڕی لەم مخالەفەیە تۆ ئیجازەکەت لێ بسەنرێتەوە ئەمە یەک دوو بنێڕێ بۆ لای دکتۆری نفسی بۆ هەموو مخالەفەیە چیکیت ینی ئەمانەش هەمووی دەوری زۆر زۆرە بەڕاستی بەڵێ کاگەردون من ماوەی بەشی دووهەمی بەرنامەکەم کۆتایی هاتووە بۆیە لێرەدا ناچارم ڕادگرم و لە بەشی سێمە ئینشاڵڵا قسەکانت تاوەکەی بینەرانی ئازیز لێرەدا و بەم شێوەیە بەشی دووهەمی ئەم بەرنامە تایبەتە کۆتایی دێت لە بەشی سێ هەموو کۆتایی تا دەتان بینمەوە و لەگەڵ هاوڕێیانمە گفتوگۆیەکی تر دەکەین کاتێکی خۆش بۆ ملای